خۆشەویستان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر داواکاری مانگرتووان ئەوەی کە چواردە ڕۆژە مانیان گرتووە بابزانین داواکاریەکانیان چیە ڕەنگە دوورونزی گەمومان بیزانین بەڵام بۆ دووپاتکردنەوەی داواکاریەکان و هەڵوێستی کۆتایی مانگرتووان چییە ئەوان لە بەرامبەر چ شتێکە ئامادەن کە مانگرتنی خۆیان بشکێنن و ئەو هەڵوێستی کە دوێنێ بینیمان ژمارێک لە مامۆستا و فەرمانبەران ویسیان لە هەولێر داواکانی خۆیان بگێنن و ئەو کاردانەوەی کە بینیمان لە بازگەکان کە بەرامبەریان ئەنجامدرا بۆ قسەواز لەسەرم بابەتانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان گوڵپی وتەبێژی مانگرتوانمان کردووە. مامۆستا سڵاو لێبێ بەخێراتی بەخێراتی سەرچاو. مامۆستا با لەوە دەست پێ بکەم ڕۆژی مانگرتووان چۆنە ئەمڕۆ چواردە ڕۆژ ئیتر ئەوانمانیان کردووە. سپاس لە ڕاستیا دۆخی مانگرتووان لەژێر کاریگەری چواردە ڕۆژمان نەخواردنان و لێکەوتەکانی مانگرتنەکە لەسەریان دەرکەوتووە بە پێی زانیاریە پزیشکیەکان کە ئەو فەحسانەی کە ئەیانکەن ئەڵێن دۆخیان مەترسیدار نییە بەڵام بەڕاستی کاریگەری لەسەر گورچیلەکانیان و لەسەر ئەو بەشێک لە ئەندامەکانی جستیان دەرکەوتووە و تەمەناکەین دۆخیان زۆر باش بێ و تیمە پزیشکیەکان بەردەوام لەوێن و هاوکاریانن و لەژێر چارەسەردان. وریان چۆنە چی دەڵێن؟ وریان زۆر بەرزە تا ئێساڵێن ئێمە هاتووین ئەمەمان زانیوە و زانیومانە نان نەخواردن و لێکەوتەی مانگرتن چۆنە بۆیە تا ئێستا وریان بە بەردەوامیە. باشە مامۆستا عوسمان با بێنە سەر ناوڕۆکی داواکاریەکانیان بە دیاریکراوی داواکراوی مانگرتووان چییە؟ لە ڕاستیا لە یاداشتێکە هەر لە یەکەم ڕۆژەوە یاداشتێکی چوارخاڵیان ئاراستێنێتەوەی گرتوەکان کردووە لە یاداشتەکەیە شکۆی مرۆڤ و ڕێزی مرۆڤ یەکەمین خاڵە و ئەویش لە ڕێدابیرکردنی موچەکانەوە ئەبێ دووەم خاڵ بە نیشتیمانیکردنی موچە و دوورخستنەوەی لە ململانەی سیاسیە سێهەم بۆ نمونە دیاریکردنی میکانزمێک بۆ دانەوەی پاشەکەوتەکان کە قەرزە لای حکوومەت لە کابینەکانی پێشوو ئێستاش و سێم خاڵ پلەبەرزکردنەوە و 10 ساڵە ڕاگیراوە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە و بە تەنیش دەمەوە دنیای گرفتی تر هەن کێکێک لەوانە پرسیوانە بێژانە بامیشەیکردنیان هەموو ئەمانە لە گفتوگۆکانیانە لەگەڵ ئەوانەی کاتونەتەوێت لەگەڵ توێ گرتوەکان باسییان لێوە کراوە بەگشتی خەمەکانیان خەمی خەڵکە. باشە مامۆستا ئێستا وا دەردەکەوێت کە هەرێک لەم داواکاریانە بێگومان داواکاری ڕەوان و داواکاری هەموو خەڵکی کوردستانن بەوانەشەوە کە جاری وا هەیە ڕەخنەیان لێ دەکرن ینی داواکە بۆ ئەوانیشە بەڕاستی بەڵام پێدەچێت هەندێک لەم داواکاریانە کاتی بێ بۆ جێبەجێکردن مەسەلەن تەڵتین باشکردنی ڕەوشە حکومڕانی یان مەسلەی پلەبەرزکردنەوە بەڵام بە دیاریکراوی موچەی مانگی 12یەکێکە لە داواکاریەکانیەوەن بەڕاستیە لە چوارچەوەی و گفتوگۆیانە لانی کەم وتویانە ئەگەرەوانی تر کاتیان پێویستە لە زووترین وادیدا بەش نیوە زیاتری پارەی موچە خۆرانی مانگی 12 هاتووە ئەو بەشەی کەماوە توانە حکوومەت یاریام لە گیرفانی کۆمپانیەکان لە گیرفانی حیزبەکانیان کەم و کورتەکەی پڕکردنەوە موچەی مانگی 12 بدەن ئەوە خێراترینە ینی ئەمە وەکو گفتوگۆ باس کراوە ئەوە متمانە ئەگەڕێتەوە بۆ بەڵێنەکان ئەگەر نابەبێ ئەوە لەژێر کاریگەری بەڵێنی دووبارە و ساختەدا ناشکێنن. باشە هیچ لایەنێکی بەرپرس بەڵێنەوەی نەداوە کە کار بە موچەی مانگی 12 بکرێت ئەوەندەی کە ئێمە بزانین هیچ کەس نەچۆتە ژێرباری ئەوە و تەنها گفتوگۆ کراوە و حکوومەتی ژوەک پێویستم ناتۆتە سەرخەت وام بەتەنگم پرسەوە نەبووە. باشە کاک بەفڵ تاڵەبانی سەرۆکی کێتی هاتە خێمی مانگرتوان لەوێ کۆبوویەوە بەڕێزیش لەوێ بووی یعنی تەڵتینی کێک بوو لە داواکاریانی کە یەکێتی نیشتمانی کوردستان لە هەڵبژاردنەکانە کاری لەسەر دەکردوە کردووی بە دروشمی خۆی ئێستا یەکێکە لە داواکاری مانگرتوان چی وت لەسەر ئەمە؟ لە ڕاستیا یەکەم ئێمە هاتنی هەموو ئەوانەی بۆ ئەوێ بچە لە فراکسیۆنەکان چ لە بەرپرسەکان چ لە هێزە سیاسەکان بەرزە نرخێنین لە نێویاندا هاتنی بافڵ تاڵەبانی گرنگ بوو و ڕێچکەی حکومڕانی دروست گوێکردنە لە خەڵک و گوێکردنە لە داواکانیان خۆ ئەگەر بەڵێنیشی لێ نەکەوێتەوە چارەسەرکردنیشی لێ نەکەوێتەوە بۆ نمونە نەتوانێت بچێتە ژێر باری داخوازیەکان خۆ گوێگرتن لێی خۆی ڕێگەیەکی دروستە و ئەویش چەند کاتژمێرێک لەوێ بوو و مانگرتوان قسەی دڵی خۆیان و خەڵکیان پێکرد ڕخنەی جدیان لێگرت و ئەویش زۆر ڕاشکاوانە
قسەی خۆی کردووە و قسەی لەگەڵمان گرتوان کردووە و دۆخەکەی بەگشتی بۆ ڕوون کردوونەتەوە بەڵام نەبە بە بەڵێن نەبە هیچ شتێک دەرئەنجامێکی لێ نەکەوتەوە و گرنگترین خاڵیش لە دۆخی تەندروستیانی پرسی. باشە دوێنش قسە بازوا بڵۆ بۆیەوە قوبا تاالبانی جێگری سەرۆگەزیران سەردانی خەمیمان گرتوانی کردبوو گەرچی زۆر زار گلەیەوەی لەیەکرا کە ئەوە پارتی دیموکراتی کوردستان سەردان ناکە بەس خۆ قوبا تاالبانی جێگری سەرۆگەزیران نەبوو باتەوە دوێنێ هاتەوێ وەکو بزانی باسی چی کراوە. لە ڕاستی ئەوەندەی من لە خودیمان گرتوەکانم بیست چونکە ئێمە سەرقاڵی خۆڕێخستن بووی بۆ بازگەی دێگەڵە کە تەنها هەواڵپرسینی تەندروستی بووە هیچ گفتوگۆ و کۆبوونەوەیەک بەڕێوە نەچووە و تقریبا نزیک بە دەخولەکێکیش لەوێ ماوەتەوە ڕۆشتووە وە گلەیان لێ کردووە کە زۆر درەنگاتوە درەنگ کەوتووە ئەوە بوو یەکەم کەس بووە وەکو لێ پرسراوێتەکەی وەکو پێگەکەی یەکەم کەس بووە بە هاتاتە گویان بگرت گوێی لێ بگرت نایە و بە تەنگیانەوە بواە چی وتووە کە پێیان تۆ درەنگ کەوتی هەر کە بینیویانە یەک دوو لەو هاوڕێیانە کە خۆشیان لێ دوانیاندا وتیان زۆر درەنگ کەوتی ئەویشتێتی ئەزانم گلەیان لێ کردووە و تەنها تقریبان ئەتوانین بڵێن هەواڵپرسین بووە لە تەندروستیان و ئەوانیش ئاسایی وە گەرمیوانێکی تر بە خێراتنیان کردووە و دوجار ئەوەی دێگەڵێ دەکەێت. مامەسا زۆر کەس لە خەمخۆریان بۆ ڕەوشی تەندروستیمان گرتووان ینی دەڵێن پەیامەکە گەیشتووە ئیتر ئەبێ خەمی تەندروستیمان گرتووان بخۆین چۆن خوێندنەوە بۆم پەیامان ناکەن. لە ڕاستیا پەیامەکە وەکو گەشتن زۆر باش گەشتووە ینی لە ڕووی میدیاییەوە باش گەشتووە لە ڕوو بەپێ ئەو ڕێکخراوەکانی تابەت بە مافی مرۆڤ باش گەشتووە نوێنەرە نەتەوەی گرتوەکان و نوێنەراتی وڵاتان و ئەمانە هەمووی گەشتنی پەیامەکە باشە بەڵام وەڵامدانەوەی تا ئێستا وەک پێویست نییە ئەمەش لە ڕاستیا وامان لێ ناکە هەموو ئەو داخوازیانە بێبات تەماشە بکەین کە خەمی تەندروستیانە ئێمە لە خەمی ئەو خەڵکە تێگەین و لە خەم و دڵسۆزی ئەو خەڵکە تێگەین کە خەمی تەندروستیانە بۆیە بڕیاری ئەوەی کە چەند بەدەمیانەوە چەند ئەکێتەوە سەرمان گرتووان وەمان گرتووان بەڕاستی جیاواز لە دەسەڵات جیاواز لە هێزە سیاسیەکان زۆر ڕێز لە نخبەی دڵسۆزی وڵاتەگرن و زۆر بەتەنگ داخوازیەکان یانەوەن وەمان گرتووان و تیمی پشتیوانی هەموو ئەو خەڵکە بە دڵسۆزی خۆیان نەزانن و بەڕاستی داخوازیەکانیان بە هەند وەرەگرن لە گفتوگۆیان بۆیە هەر پێشنیارێک لەلایەن خەڵکی دڵسۆزەوە بێت وەمان گرتووان بگەێنێتە هەر بڕیارێک ئێمە پێشوازی لێگەن پشتیوانیەکەین بەڵام ئەوەی تا ئێستا هەیە بە تەنیژ هەموو ئەو هەوڵە دڵسۆزانەوەی ئەوەیە کەمان گرتووان تا ئێستا بەردەوامن وەمانیان نشکان باشە گفتوگوی بابەتاناکەن گفتوگوی و پێشنیاراناکەن کە دڵسۆزان نخبەی ڕۆشنبیری و ئاینی و سیاسی و ینی خەڵکە عامەکە خەڵکە دڵسۆزەکە کە پێیان دەڵێت تر خەمی تەندروستیم گفتوگویم بابەتاکەن لە نێو خۆیاندا چی دەڵێن لە ڕاستیامان گرتووان بەڵێ گفتوگۆیم بابەتانە ئەکەن و ئێمە پێمان وایە مانگرتووان و تیمی پشتیوانی و خەڵکی دڵسۆز هەمومان قوربانین کە دەسەڵات گوێ لە دوێرە داخوازیەکان ناگرێ پێویستە خەڵکی دڵسۆز لە نێو خۆیان گوێ لە یەکتر بگرێ و بە تەنگ داخوازی یەکەوە بڕۆن بۆیە هەموو تا ئێستا بە هیچ بڕیارێک نییە بەڵام بێگومان هەموو ئەوانەی پێشنیاری باشیان کردووە و بەدەمەوە هاتوون داخوازیەکانیان بە هەند وەرەگیرێ ڕاوێژیان لەگەڵاکرێ گفتوگویان لەگەڵاکرێ هەموو پێشنیارەکان ئەوانەشی کە جێ بگرن چ ئەوانش کە جێ ناگرن و بۆ نمونە پەسەند نین هەردووکیان لە ڕوانگەی دڵسۆزیەوە لیان وەرەگرین و پێمان وایە ئەم وڵاتە پڕە لە خەڵکی دڵسۆز و پڕە لەو خەڵکانی کە ڕۆژانە دێن داوا لە مارگرتوانەکەن مان بشکێنن خواردن بخۆن تەندروستی ئەوان گرنگە بۆ خەڵک لەبەرەوە ئێمە سپاسیانەکەین داوای لێبوردنیش لەو کەسانەکەن کە بۆ نمونە پێشنیاریە باشیان کردووە پێشنیاریان نەبووە بە دڵسۆزانیان زانیوە بەڵام ڕەنگە وەک پێویست جێی نەکردوەیە بەدەمەوە نەچوو بێ هەموو ئەمانە لە بەردەم گفتوگۆیان لە پێشەوە هەمویان ئێمە هەموو پێشنیارانە بە جددی وەرەگرین و دڵسۆزان وەرگین کە لە خەمی تەندروستیمان گرتوانە باشە مامەسا ڕەنگە ئێستا وەکو مژدەیەکی خۆش بۆ خەڵکی کوردستان ینی خەڵک هێندە پەیامیێوانی پێ کاریگەرە هێندا و سۆزیانە ڕەنگە ئێستا بێ بە مژدەیەکی خۆش بۆ ئەوان کە بڵێ ڕەنگە مانگرتن بشکێنن ینی ئەمە شتێکی خۆش بێ بۆ خەڵک
پێ دوایە لە چەند ڕۆژی ئایندەدا ئەمە ڕووبدا؟ ئێمە پێمان وایە تەندروستی ئەوان گرنگە و ئەو اختیارە لە دەستی خۆیانایە و هەمیشە وتومانە ئەوانەمان کە سکمان تێرە ناتوانین بڕیار بۆ سک برسیەکان بدەین بۆیە ئێمە هەموو پێشنیارەکان باندوەرەگرین و دڵسۆزانیان ئەزانین دووبارە داوای ئەوەکەنەوە و پشتیوانی دوێنێش بۆ خۆپیشاندانی ناڕزایی بۆ بەردەم بۆ چوون بەرەو هەولێر بۆ دێگەڵە زۆر زۆر گرنگ بوو و پەیامێکی گەورەی تیا بوو کە هەموو شارەکانی ئێمە هەموو ئەو دەستانە هەموو ئەو میدیایانە بە ساختە ئەزانین کە ئەیانەوێت جیاوازی لە نێوان شارەکانە دروست بکەن و ئێمە دەرز بخەنە نێوان خەڵکی شارەکانەوە ئێمە ڕامان گەیان بە ئەندازەی خۆشویستنی خەڵکی هەڵەبجە خەڵکی هەولێرمان خۆشەوێ بە ئەندازەی خۆشویستنی گەرمیان و ڕاپەڕین خەڵکی دۆکمان خۆشەوێ و ئێمە پەیامی ئەوان بە گرنگ وەرئەزانین و دڵنیاین گومانمان نییە لەوەی خەڵکی دڵسۆزی هەولێر خەڵکی دڵسۆزی دهۆک دڵیان لەگەڵ دەسەڵاتدا نییە دڵیان لەگەڵ خەڵکی ستەم لێکراوایە دڵیان لەگەڵ ئەو مامۆستایانە بوو کە دوێنێ ڕوبەڕووی و هێزانە بوونەوە و نیگەران بوون بەو هەڵوێستەی هێزە ئەمنیەکان و گومانمان نییە ئەوان لە ئێمە نیگەرانتر بوون لەو هەڵوێستە تونند و تیژەی کە کرا بەرامبەر بە ئێمە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بۆیە ئەو میدیایانەی کار لەسەر ئەو جیاوازیەکەن لە نێوان شارەکانە هەمویان بە ساختە ئەزانین بە گەرایەکی خراپی نێوەم کۆمەڵگەیی ئەزانین ئێمە پەیامی ئێمە پێکەوەیە و پێمان وایە خەڵکی ستەم لێکراوی هەبوو کوردستان یەکین یەک خەممان هەیە ئازارەکانمان یەکە نابێ هیچ شوێنە کارمان لێ بگرێ و لە پەیامی دڵسۆزانەی بەتایبەت هەولێر و دۆکتێ ئەگەین بۆ خەڵکی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین باشە مامۆسا بۆ ویسان ینی بچنە هەولێر پەیامەکە پێتان وایشتن نەگەیشتووە بە هەولێر لە ڕاستی بە نەتەوەی گرتوەکان بە ئەمریکا بە بەریتانیا بەڵام نەگەشتووە بە دەسەڵاتداران لە هەولێر دوجار نهاتوونەتە سەرخەت و لە ڕێوتە بێژەکەشیانەوە خراپ زمانیان گەڕا و تۆمەتیان بەخشیەوە لە کاتێکە خەڵکی کوردستان دڵسۆزی خەڵکی کوردستان و بەیانی سەرۆکاتی هەرێم و ئەو هەموو پشتیوانی سیاسی کە هەیە ڕەدی ئەو قسەیە بوو بۆ خۆی و خۆپیشاندانی دوێنێ ڕەدێکی باش بوو ئێمە پێمان وایە هەولێر پایتەخت هەرێمی کوردستانە مڵکی جێزێکی سیاسی نییە پێمان وایە هەولێر چاری ئێمەیە و پەیامی ناڕزایی لە هەر شوێنێک بگا و هەر شوێنێک بۆ گەشتنی بە باش بزانین بە مەدانی خۆمانی ئەزانین و بۆی ئەچین و ڕێگەی بۆ ئەبڕین ئامادەن قوربانیشی بۆ بدەین بۆیە هەولێر پایتەختی ئێمەیە و شوێنی ناڕزایی جددیە هەرچەند ئێستا ڕێیان لێگرتین و ڕێیان لە خەڵکی دڵسۆزی هەولێر گرت بەڵام لە هەر کاتێکا بە پێویستی بزانین ئامادەین بچینەوە لەو شارەی خۆمان جارێکی تر پەیامی ناڕزایەتی بگەێنین و پەیامی خەمخۆرانی خەڵکی کوردستان بگەێنین لەبەرەوە پێمان وایە پەیامەکەمان گەشتووە بەس گوێیەک نییە بۆ بیستن چاوێک نییە بۆ بینین باشە مامۆسا ینی هەندێک قسەواز لەسەر ئۆپۆسیۆنێکرێ لە هەرێمی کوردستانە ینی دەوترێ ڕەنگە چەند سەد هەزارێک دەنگیانێ نابێت لە هەولێر و دۆک و ئەو ناوچانی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان کە بەداخۆ من واڵێم لەم سەر ئەم شاشەیەوە بەڵام ئەوان ناتوانن هەڵوێستێکیان هەبێ ینی ئایا ناکراندێک لە بەرپرسەکان لە یۆلانی کەم لە بەردەم بارەگای حەزبەکانی خۆیان و هەڵوێستێکیانە بێ پەرلەمانتارەکان لەوێ ینی تێبینیتان نییە لەسەرەمە لە ڕاستیا ئەوەی لە 10 ساڵی ڕابردووە کراوە خەباتی مەدەنی چ لە سلێمانی چ لە هەولێر و ئێمە من خۆزگەوانە بواە بەڵام ئێمە دوو زۆنین لە ڕووی ئینەوە و هەموو ئەو شتانەی کە لە زۆنی سەوز ئەگوزارێ یەکێتی نیشتمانی لێبەرپرسە هەموو ئەو شتانەی لە زۆنی زەردەگوژەرێ پارتی لێبەرپرسە و هەموو ڕێگریەکانی ژەر پارتی لێبەرپرسە لەبەرەوە ئێمە 10 ساڵی ڕابردوو قۆناغێکی گرنگە بۆەوەی هێزە سیاسیەکان هەڵسەنگێنین لەگەڵ ئەوەی ڕێزمان هەیە بۆ پشتیوانیان بۆ ئەم قۆناغە ڕێزمان هەیە بۆ بەیاننامەکانیان ڕێزمان هەیە بۆ پەیامی خەمخۆرانیان بەڵام لە بێدەنگی 10 ساڵی ڕابردوویان و وەک پێویست نەبوونیان گلەییمان هەیە و لە کۆبوونەوە دیدارەکانی ڕابردووە پێمان وتون وەک پێویست نەبوون و پێمان وایە گەر ئۆپۆزیسیۆن وەک پێویست قۆڵی لێ هەڵماڵێ و بەڕازی لەژێر کاریگەری یەکێتی و پارتیان نەبێ
ئەتوانێت ڕۆڵێکی جددیتریە بێەوە خەڵکیش پشتیوانیان بکە تا ئەوەی کە هەڵوێستی جددی و فەرمی و خەمخۆرانە لەگەڵ خەڵکا یەک نەگرێتەوە و تا ئەو بۆشایە فراوان بێت لە نێوان چه هێزەکانی دەسەڵات و خەڵکا چه ئۆپۆسیۆن و خەڵکا خەڵک زەرەرەکە و بە قازانجی نییە بۆیە بەڵێ بە تەنیشت سپاسکردنیان لە هەندێک هەڵوێست و پەیامیان و هەندێک دڵسۆزیانەوە گلەیمان لێ کردوون و گلەیشمان لیان هەیە پێمان وایە ئەوان بە ئەندازێ ئەوە قورساییان هەیە کە ناڕزایی فراوانتر بکەن و دەنگەکە باشتر بکە زۆر زەرمە مسانی بۆن لە نێوان ئەوانیشا جیاوازی هەیە بۆ هەردەوترێ و بەیان نامانی کە دەریەکەن بۆ نەدێن لە بەردەم خەمەیمان گرتوانەوە ئەو بەیان نامێ برن لە هەولێر لە پارکێکە لە بەردەم بارەگاکی خۆیان بیخێنەوە بۆ مایکی میدیاکەن ئێمە پێمان وایە خەڵک لە ئێستادا وشیارترە لە ڕابردوو و زۆر باش لەو پەیامانە تێئەگا و زۆر تەنانەت لە نێو پەیامەکانیشا پەیامی ساختە و پەیامی جددی جیاکاتەوە یعنی خەڵک زۆر باش ئەزانێ کاتێک کە کەسێک ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بێ ئەگەر خەڵکێکی بۆ نمونە نوخبەش بێ پەیامێکەدا و خوێندنەوە بۆ پەیامەکە یەکاوە زۆر باش ئەزانێ ئایا ئەم پەیامە لەژێر کاریگەری ڕێی گشتیایە یان بەڕاستی مەبدە ئەلایەن بۆیە خەڵک بە ئەندازێەوە هوشیارە هەم پارتیوێکەتی هەڵسەنگێنێ و هەمێزەکانی تر هەڵسەنگێنێ و لە نێو پەیامەکانیشدا پەیامی جددی و پەیامی ناجددی و ساختە ژیا ئەکاتەوە ئێمە چاوەڕێ قۆناغێکی نوێ ئەەکەین و پێمان وایە خەڵکی دڵسۆز و خەڵکی ڕەخنەگر ئەممانگرتنە زۆر باش هەڵەسەنگێنن و بە هەوڵێکی نوێی جددی ئەزانن و قۆناغێکی گرنگ بوو بۆ ئەم قۆناغەی دەنگی ناڕزایی باشە مامەسا ینی لەگەڵ مانگرتنە بایکۆتێکی خۆکردیش هەیە لە بەشێک لە فەرمانگەکان و تایبەت لە قوتابخانەکانە ئەمە تاکی بەردەوامە بێ بە بڕوای ئێوە لە ڕاستیا مانگرتنەکانی ڕابردوو وای کردووە کە لە ئێستاە کەس پێویست نەکە خەڵک بێت جاڕی مانگرتن بدا بایکۆت بدا بایکۆتی مامۆستایان خۆیان لە قوتابخانەکان کۆبنەوە واژە کۆکەنەوە و ئەڵەن دەوامی بێموچە ناکەین ئەوە دوو ڕوانگەیە یەکەم خەڵک بۆچی ئاوا ئەکا لە کاتێکا و خەڵکە خەڵکێکی دڵسۆزە خەڵک ئامادە نییە دەسەڵات حکوومەتی هەرێم بەرپرسەکانی داهاتی ناوخۆ نەوت بارزووی خۆیان مناڵەکانیان خۆشگوزەران بن ئەمانیش بە بێموچە داوام بکەن خۆگەر دەسەڵاتداران وەک خەڵک بژین ئێمە ئامادەین بە بێموچە داوام بکەین دەسەڵاتدارێک مناڵەکەی وەکو فەرمانبەرێک بژی یان نمونە گرفتە داراییەکە ڕوبەڕووی هەمومان بوو بێتەوە ئێمە ئامادەین وڵاتی خۆمانمان خۆشەوێ بەڵام لە بەروی گرفتە داراییەکە تەنها بۆ خەڵکی خەڵکی فەقیرەکەش ئامادە نییە بەڕاستی موچەی بەدەوامی بێموچە بکە بۆیە خەڵک خۆی بەرپرسانە مامەڵەکە داوامی بێموچە ناکە من پێم وایە موچەی مانگی 12 گرفتێکی گەورەیە و حکوومەتێرم نەیداوە و ئەگەر ئەوە چارەسەر بکرێ ڕەنگە دۆخی ناوەندەکانی خوێندن ئاسایی ببێتەوە و ئەگەر نابە موچەی مانگی یەک بە موچەی مانگی دوو دۆخەکە ئاسایی نابێتەوە دەوامیش لێرە و لەوێ دەست پێ بکاتەوە هەر بە گرفتەوە دەست پێ کاتەوە ئەوە ناوی نانرێ خوێندن و ناوی نانرێ پرۆسەی پەروەردە ناوی ئەنرێ تێپەڕاندنی ساڵی خوێندن باشە مامۆسا کەڕێن و لای خەمی مانگرتوان زۆر جار لێرە و لەوێ ڕخنەی واگیرێ دەوترێ مەدەسی پەکەکەیە دەسی حەشدا پەرلەمانتارە عێراقیە زۆر دژە کوردەکان دێن بۆ ئەویانە ینی ئێوە دەستی دەرەکیتان تایە کە زانتان نەدا ئەمە بکەن باوەڕەکان سەراسی باڵا ئەمەوەنامەکی وەزارەتی ناوخۆ پاساوە بۆ ئەوەی کە بڵێن توندژیمان بەرامبەر بە ئەمانە کردووە هەر بەڕاستی پرسیارێکی تر ڕوبەڕووی حکوومەتی مەکەینەوە وەزارەتی ناوخۆکەنەوە بەڕاست پەکەوەندە بەهێزە لێرە ئەوەنشانی پرسیار نییە هەر بەڕاستی حەشدی شابی ئەوەندە بەهێزە لێرە نەخێرەوە ئەو خەڵکەن ناڕازین کە لە 2015ەوە تا ئێستا پلەبەرزکردنەوەی ڕاگرتووە ئەو خەڵکەیە کە موچەی مانگی 12 پێ نەداوە ئەو خەڵکەیە کە 21 موچەی تەواوی لاتە ئەو خەڵکەیە کە 47 موچەیت بە پاشەکەوت و لێبڕینەوە پێداوە یعنی تۆ ناکرێ تۆ لە نێوان 1000 کەسە 4 دەمو چاوبێنی تە نیشانەی پرسیاری بخەیتە سەر بڵێ ئەمانەکەن بۆ نمونە لە 1000 کەسە 100 کەس گریمان بە دڵی تۆ نەبوو ئەکرێن 900 کەسەکە بکەیتە قوربانی ئەوە 50 کەس ینی نیشانی پرسیارێکی جدیە لەسەر وەزارەتی ناوخۆ
ئەگەر ئەم لایەنە دەرەکیانە ئەوەندە بەهێزن و ئەوەندە هین ئەوانیشیان چییە؟ ئەی بەڕاستی ئەم دەستگای ئەمنیانە ئیشیان چییە؟ بەڕاستی وەزارەتی ناوخۆ لەژێر پرسیارایە کەواتە ئەوان نەیانتوانی ئەمنیەتی وڵاتە بپارێزن کەواتە دەستگاکانیان سەرکەوتو نەبوون لە پاراستنی ئەمنیەتی وڵاتە هەر دەستێکی دەرەکی لە وڵاتە هەبێ نیشانەی پرسیارە لەسەر تەواوی دامەزدەراوە ئەمنیەکانی ئەم وڵاتە و بەڕاستی بەزیان بەسەر خۆیان ئاشکێتەوە ئێمە پێیان ئەڵێین ئەوەی کە دوێنێ ڕوویدا ئێمە بووین بەشانازیەوەی ئێمە بووین ئەوەی 10 ساڵی ڕابردوو ناڕزات ئێمە یعنی کۆی گشتی ناڕزایەتەکان مامۆستایان ئەنجومەنی شار و شارۆچکەکان ئەوەی دوێنێ بەڵێ ئێمە بووین و هەر تۆمەتێک بێ ئەگەر پێمان ئەڵێن گێرە شێوێن ئەگەر داواکردنی ماف ئەگەر داواکردنی قوتی خۆت ئەگەر داواکردنی موچەی مانگی 12 و پاشە کەوت گێرە شێوێنی بێ ئێمە بەشانازیەوە گێرە شێوێنین و بەڕاستی ئێمە بەشانازیەوە لەوێ بووین و بربەستەکانمان تێکشکاند و بەڕاستی خەڵکی خۆشمان بە خەڵکی خەڵخۆر و قوربانی دەری ئەم وڵاتە ئەزانین باکیشمان بە هیچ تۆمەتێک نییە 10 ساڵی ڕابردوو زۆر تۆمەتیان ئاراستە کردین بەڵام خەڵک ئەزانێ هەر ئەم بەدەمەوە هاتنە وەڵامدانەوەی ڕابردووە گەر تۆمەتەکانیان ڕاست بێ خەڵک بەدەمتەوە نایە باکمان بە تۆمەتەکانیان نییە چونکە لە 10 ساڵی ڕابردووە ئەو ساڵانەی ئەوان لە هەموو ساڵەکە چارەکە موچەیان ئەدا هێشتا پێیان وابوو ناڕزاتیەکان خۆڕسک نین ڕاستەقینە نین هەر بەڕاستی قوتابخانەکان داخراون ینی ئەم هەموو مامۆستایە بێ عازی دەرەکی ئیشەکە کەواتە پەروەردەمان وێران بووە کەواتە ئێمە بێت دەرگاکانی قوتابخانەکان داخێن چۆنە بێ مامۆستایەک بە عازی دەرەکی ئیشکا خوێندکار پێ بگەێنە نەخێر خەڵکی دڵسۆز و قوربانی دەری ئەم وڵاتەین ئەوانەی کەم تۆمەتەکەن ئەمڕۆ ناسبەی شەرمەزاری بەردەم خەڵکە بن و ئەو پەیج و سایت و میدیایانەی تۆمە دەبەخشنەوە تۆمە داراستەی خەڵکی قوربانی دەرئەکەن دوجار ئێمە ئەزانین بە پارەی خۆمان ئەو کارانە ئەکەن بەڵام ڕۆژێکێ باجەکەی ئەدەن ڕۆژێک ئێت خەڵک تۆڵی ئەم هەموو تۆمەتیان لێ ئەکاتەوە باشە مامۆستا دوا پرسیارم زۆرجار لێرە و لەوێ گلەی لە هەندێک چین و توێژی ترەکرێت لە کۆمەڵگەیە کاوانی ژەرموچە خۆرن مافیان خوراوە بەڵام زۆر بەدەنگ نان بۆ منە دەوترێ مامۆستایانی زانکۆ ژمارێکی زۆرن و ئەبوو ئەوان چینە هۆشیارە و باڵاکەی کۆمەڵگەن بەڵام وەکو پێویست بەدەنگیان لەسەر مافی خۆیان و بۆ نمونە دوکانداران کاسبکاران پێیان وایە کە ئەوە بەس خەمی موچە خۆرە لە کاتێکا کە تۆ خەڵک موچەی نەبێ ئێشت ناکڕێ بازاری ئەوانەوەستێ کۆمەڵگە وەکو یەک هاوکاری یەک نییە لەمڕۆ لە ڕاستیایمە پێمان وایە تا ئەو کاتەی خەمەکانی توێژێک نەبێتە خەمی کۆمەڵگە و تا ئەو کاتەی کۆمەڵگە خۆی بە دوور بگرێ لەوەی کە بە تەنگ خەمی ئەوانی ترەوە بێ ئێمە ناتوانین بەرهەمێکمان هەبێ زانکۆ 33 ساڵی ڕابردوو ئیدارەدانی ئەم وڵاتە بە جۆرێک بووە هەموو شتەکان شێواون بە جۆرێک کە لە سەرسکەی لایەنداوە یەکێک لەوانە زانکۆیە زانکۆ شوێنێکی معریفیە شوێنی جوڵی زۆر جددیە لە کاتی ڕژێمی باسا ئەبینین بەشێکی گەورەی ناڕزایەتەکان لە زانکۆکانەوە بوون بۆ نمونە زانکۆکان چاوی بەعز لەزەر زانکۆکان بووە زۆربەی زیندانیەکان زیندانیانی ئەمنی سلێمانی زۆربیان خوێندکاری زانکۆ و خوێندکاری ناوەندەکان بوون بۆ لەبەرەوەی ئەو کاتە شوێنی معریفە بووە ئێستا لەگەڵ ڕێزم بۆ ژمارەیەک لە مامۆستای زانکۆی زۆر باش زۆر دڵسۆز بەڵام زانکۆ بۆتە شوێنی بەخشینەوەی شەهادە تەنها بۆ نمونە خوێندکارێک دەرئەچێتە زانکۆ و بەبێەوەی خەمێکی گشتی هەبێتە دەرەوە شەهادەکەی وەرەگرێ دوجاریش لە دەرەوە ئەم خوێندکارەوەستەی لا دروست نابێ لەسەر دانەمەزراندنی بێتە جواب قسەی لەسەر ژیانی داهاتوی خۆی هەبێ قسەی لەسەر پێگەێنانی ژیانی داهاتوی هەبێ زانکۆ ڕۆڵێکی خراپی هەبووە لە بێدەنگکردنی کۆمەڵگە چونکە ئەگەر زانکۆ بگەڕێتەوە بۆ ڕۆڵی خۆی پێویست ناکە هیچ توێژێکی تری کۆمەڵگە قسە بکە خوێندکارانی زانکۆ لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەوانەی لە ڕابردووە هەڵوێستیان نەبووە مامۆستاکانیان خۆیان کە توێژێکی کەمن بۆمان بەڵام زۆرینەی خوێندکارانی زانکۆ بە قۆناغێکی بێدەنگیا تێپەڕن ئەم دۆخەیان قبول کردووە ئەگەر نا زانکۆ و زانکۆکان کە ئێستا زۆر زۆرن بەسن بۆ گۆڕانکاری لە وڵاتە بەڵام بەداخەوە باڕاستێکی خراپ پابراون و بوونەتە شوێنی بەدەزێنانی شادەیەکی دانەمەزراوە.
میشە سەرچاوی شۆڕشەکان زانکۆکان بوون هەر لە بەڵێ. جیهانیشدا زۆر بەڕێز بە مساوسمان گوڵپی و تەبێژیمان گرتوان سپاس دەکەم سپاس سپاس بە بەرەوە. بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس سپاس بەڕوونکردنەوەکان بەوە دەستان بەخێرا خۆش سەرچاو بێت.